کارێکخراوێکی ژینگەیە و کار دەکات لە پێناو ژینگەیەکی سەوز و تەندروست بڕی 1000 نەمام لە قەزای دەربەندیخان و گوندەکانی دەوروبەری قەزاکەدا دابەش دەکات و ئەوەش لە پێناوی پارێزگاریکردن لە ژینگەی ناوچەکە هەروەها بەرزکردنەوەی ڕێژەی سەوزایی قەزاکە. سەروەر قەرەداخی هاوسەرۆکی ڕێکخراوەکە بە کێنێنی ڕاگەیان هەڵمەتە ژینگەیەکەی ئەوان دابشکردنی نەمامە نەگناشتنی ئەوەش بە ئامانجی ئەوەیە کە هاوڵاتیان خۆیان نەمامەکان بنێژن و خاوەنددارێتی بکەن و هاوڵاتیان خۆیان بتوانن پارێزگاری لە ژینگەی قەزاکە بکەن. وتیشی لە قۆناغی یەکەمدا 1000 نەمامیان دابش کرد و لە قۆناغی دووەمدا پلانی باشتردا دەڕێژن بۆ خزمەتکردنی ژینگەی قەزای دەربەندیخان. بارمەتی هاوکارانم هەواڵەکانمان پێڕاگەاندن شەوتان شاد بەڕێزان.